سڵاوتان لێبێت پەیوەند سەرکۆ سڵاو لا بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن ئەمڕۆژ ڕۆژێکی خۆشتان هەبێت پڕچالاکیتان هەبێت و بتوانن تاوی کاروبارەکانتان ڕایی بکەن بێگومان ئێمە ئەمڕۆ لا پەیمانگەی تەکنیکی کوردستانین لێرە بۆ یەکەمین جار یەکەمین مەراسیمی خەڵاتی ڕێز لێنان بۆ تەواوی خاوەنکارە لێ هاتووەکان دابەش ئەکرێت و لامان کاتا چەندین چالاکی جیاواز و گفتوگۆی کراوە لە نێوان تەواوی خاوەنکارە لێ هاتووەکان و تەواوی فێرخوازانی نێو بەشە جیاجەکانی پەیمانگەی تەکنیکی کوردستان لە هەمان کاتە هەندێک لە میوانانی تریش لێرە ئامادەن کە ئامانج و مەبەستی ئەم بابەتەش خۆی لەوە ئەبینێتەوە چۆن خاوەنکارە لێ هاتووەکان بتوانن ئەزمموی خۆیان لێ هاتووەکانی خۆیان لەم بەشی کە لە نێو پەیمانگەی تەکنیکی کوردستان تەواویان کردووە جا هەر تەنیا یەک بەشیە بەڵکو تەواوی بەشەکانی پەیمانگەی تەکنیکی کوردستانە بتوانن ئەزمموونەکانی خۆیان بەهرەکانی خۆیان زیاتر باس بکەن بۆ ئەوەی تەواوی فێرخوازان بتوانن لە دوای ئەوەی کە دەرچوون لە تەواوی پەیمانگە بتوانن شوێنێک تایبەت بە خۆیان بکەنەوە ببنە خاوەنکاری خۆیان و لە هەمان کاتە خزمەتێکیش بگەێنن بە کۆمەڵگە لە هەمان کاتەوەکو ئەوی باستان کرد هاوکارانیشم پانێڵێکی زۆر گرنگ بەڕێوە دەچێت لە نێوان هەزاران بڕوانامی دبلۆم چۆن بتوانیت لە ڕێگەی بڕوانامەکەتەوە ببیتە خاوەنکاری خۆت ئەمەش بابەتێکی زۆر گرنگە کە باسی لێوەکرێت جا بۆ ئەمە بەسە پێم خۆشە بچێبینە لای یەکەم میوانە بۆ ئەوەی مەبەست و ئامانجی ئەم مەڕاستیمە بخەینە ڕوو زۆر بەڕێز مامۆستا ژینیا کاوە کابڕێزیان پزیشکی دەرمانساز لە هەمان کاتە مامۆستای یاریدەدەری تاقیگە لە پەیمانگەی تەکنیکی کوردستان هەندێک گفتوگویان لەگەڵاکەین بابزانین تەواوی ئەو پانێڵانە چیەکە لەم ڕۆیە خرێتە ڕوو و لامان کاتە ئامانجی شیان چیە لەم بابەت گرنگە. خاتونگیان ئەگەر بیتە لای من سلااوت لێبێت مامۆستا ژینیا سپاس بۆ ئامادەبوونت بەهر لەوە دەست پێ بکەم مەبەست و ئامانجی یەکەمین مەڕاستیم لە پەیمانگەی تەکنیکی کوردستان تایبەت بەم بابەتە گرنگە چۆن بۆ بیرتان لێ کردەوە؟ بێگومان وەک ئەزان ئێستا لە هەرێمی کوردستانە دەچێکی زۆرمان هەیە و خاوەنی بەڵێ هەنگری بڕوانامەی دیپلۆمن و زۆر گرنگە کە ئەوان سەرڕای ئەو هەموو قەیرانە و چاڵەنجانەی کە ڕۆبەڕویانە بێتوانێ لە هەرێمی کوردستانە گرنگکە بتوانن بزانن چۆن بتوانن بنە خاوەنکاری خۆیان و خاوەنی پرۆژەی خۆیان بن. ئێمەش ڕاستی بیرمان لە مەراسیمە کردوانێ وەکو یەکەم با بڵێن مەراسیم لە پەیمانگەی تەکنیکی کوردستانە ئەمان ڕێخست بۆ ئەوەی کە هانی خوێندکارەکان و فێرخوازەکانمان بین کە لە ئێستا لە بەش جیاوازەکانی پەیمانگا دەخوێن کەوان شەتوان وەکو ئەم بەڕێزانە کە چەند بەڕێزێکمان هەڵبژاردووە لەلایەن تیمێکی شارەزاوانێ و بە چەند فلتەرێکی جیاوازات تێپەڕێون تاکو بتوانن ئەوانش بە هەمان شێوە بەڵێ هاندراوە بن و هەروەها بتوانن هیوایەک بدۆزنەوە لە وڵاتە لە کاتێکە کە گەنج هیوای وڵاتە و زۆر گرنگێکی تەواوی هەیە بۆمان. زۆر باشە مامۆستا ژینیا پێمان بڵێ ئەو با بڵێن خاوەنکارانی کە ئەمڕۆ ئەو خاوەنکارە لێهاتوانی کە ئەمڕۆ لێرە ئامادەن چەند خاوەنکار ئامادەن و بابەتەکان چی لە خۆگرێت یاخود ئەو پانێڵانی کە ئەمڕۆ باسی لێواکرێت چی لە خۆگرێت؟ بێگومان ئەمڕۆ سێ دەچوومان لەگەڵایە و ئەو سێ دەچوەش هەروەک پێشتر باسم کرد لە تەوا با بڵێن بە چەند لیژنێکی جیاوازات تێپەڕێون و بە کۆمەڵی فلتەرات تێپەڕێون تا گەشتون بێرە و لە بەشی جیاوازی شۆنجێکی خۆشحاڵی ئەوەیە کە لە بەشی جیاوازەوانی ئەم دەچوان دەچون وەک بەش تەکنۆلۆژیای زانیاری و بەشی کارگەڕی کار و هەروەها بەشی دیزانی ناوخۆ و پاشانیش پانێڵ و وتارێکمان ئامادە کردو پانێڵەکە دەربارەی ئەوەیە کە چۆن لە نێوان هەزاران هەڵگری بڕوانامەی دیپلۆم بڕوانامەکەی تۆ ئەتوانرێت بێتە هۆی ئەوەی کە دەرفەتی کاری زیاتر بێ و بێگومان کۆمەڵێک پانێلیستی بەڕێزمان هەیە کە لەم بارەیەوە گفتوگۆ دەکەن و هەمویان کەسانی شارەزاو لێ هاتوون لەم بوارە و خۆشحاڵین کە ئەمڕۆ بەرکەوتی خوێندکارەکانمان بکەین بەو بابەتە گرنگە و نێوش وتارێکمان هەیە بە هەمان شێوە لایەن بەڕێزێکی ترەوە ئامادە کراوە کە سەبارەت بەوەیە کە چۆن لەناو خوێندنە دەرفەتەکانی کار بدۆزنەوەی وەکو خوێندکارێک پاشانی دواتر ئامادەمان کردوون بۆ ئەوەی کە چۆن لە دوای تاواکردنی خوێندەکان و بەدەستێنانی بڕوانامەکەیان بتوانن بنە خاوەنکار و خاوەن پیشە و بەڕێوەبەری پرۆژەکانی خۆیان. پێمان بڵێ تەواوی ئەو پانێڵانی کە ئەمڕۆ ئەخرێتە ڕوو لە ناوڕۆکی پانێڵەکەیە ئاماژە بە چی ئەکرێت بۆ ئەوەی زیاتر فێرخوازان هان بدرێن لە دوای دەرچوونیان لە پەیمانگا یاخود هەر بەشێکی دیکەی تەواوی پەیمانگا و زانکۆکانی هەرێمی کوردستان بێ بتوانن ئەو دەرفەتە بقۆزنەوە ببنە خاوەنکاری خۆیان خاوەن بزنسی خۆیان چاوەڕێی ئەوە نەکەن کە بۆ نمونە لێهاتوەکانی خۆیان نیشان نێن بەڵکو بە پێچوانەوە زیاتر هەڵ و ماندەبوونی خۆیان لەگەڵا زیاتر بن.
بێگومان لە تەواوی ئەو پانەڵ و تارانەی کە هەمانە کۆمەڵێک کەسانی شارەزا و بە ئەزمون بەشدارە بن و تێ گفتوگۆی کۆمەڵێک بابەتەکەن یەکێک لەوانە ئەوەیە کە لە تەواوی ئەو بابەتانی کە هەمانە تەنها بڕوانەمە هۆکارێک نییە بۆی کە گرنگی داهاتووی خوێندکارەکان بکە بەڵکو کۆمەڵێک بابەتی تریش ئەو ڕژێنرێ وەک ئەوەی کە ئەو لێ هاتوویانە چین کە پێویستە بوارەکەی خۆ پێویست دەکات گەشەی پێدا و پەرەی پێبات تاوەکو بتوانێت بە شێوازێکی سەرکەوتوو لەو بوارە خۆی بدۆزێتەوانێ و لە پاشانیشدا بێگومان ئەزمموی دروست لە کەسی دروستەوە هەمیشە گرنگترینە و کۆمەڵێک با بڵێن ڕێنمایی و تێبینیان پێ لەسەرەوەی کە چۆن بتوان ئەزمموی ڕاست لە کەسی دروستەوانێ کۆبکانەوانێ تاوەکو بتوانن بەڕاستی بڕوانەمەکەیان جیاواز بێت لە بڕوانەمەی کەسێکی در کە تەنها هیچ ئەزممون یاخود هیچ لێ هاتوویەکی تری پەرە بەخۆنەیەوە با نەڵێن کەسانێکی شکست خواردن بێگومان نەخێر بەڵام ئەوان پەریان بەخۆیان نایە و هیوادارین بێتە هەندێک بۆوانیش دو پەیامی خۆت بۆ ئێمە تای بینەرانی کورسات بخێتەوە دووبارە سپاسانەکەم بۆی کە ئەمڕۆ لێرە ئامادەم و خۆشحاڵین کە لە مەراسیمە لەگەڵ ئێمان و ئەمە بێتە هۆکارێک نەتەنها بۆ دەرچوان و خوێندکاران و فێرخوازانی پەیمانگای تەکنیکی کوردستان بەڵکو بێتە هەوێنێک بۆ هاندانی خوێندکارانی دەرەوەش لە زانکۆ پەیمانگا جیاوازەکاندا و پێیان بڵین کە ئەوانیش ئەتوانن بەڵێ جیاواز بن و هەروەها ئەو قەرانانەی کە هەمانە چاڵنج و ئەڵەنگارەکان کە لە بەردەمانان هێشتا ئەگونجێت و دەرفەتێک بەکاربهێنرێ بۆی کە خۆیان بدۆزنەوەنێ و داهاتوی خۆیان بنیاد بنێن. سپاس بۆ سپاس بۆ مامۆستا کاوە پزیشکی دەرمانساز و مامۆستا یاریدەدەری تاقیگا لە پەیمانگای تەکنیکی کوردستان بە پێوتەکانی بەڕێزیشان ئەم بنەما و پێوەرانی کە ئەمڕۆ لە یەکەمین مەراسیمی دابشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ تەواوی خاوەنکارە لێ هاتووەکان تایبەت کراوە بۆی کە بۆ نمونەوەکو بەڕێزیشی ئاماژە پێکرد لەسەر لێ هاتووی توانەکانی تەواوی خاوەنکارەکان ئەم مەراسیمە ڕێک خراوە نەک تەنیا بەوەی کە بۆ نمونە نمرە بنەمایەکی سەرەکی ئەم بابەتە بێ نەخێر بە پێچوانەوە توانا و لێ هاتوو کاریزماکانی تەواوی خاوەنکارەکان بەشێکی گرنگی ئەو پێوەرانن کە ئەمڕۆ لە مەراسیمە ئەخرێتە ڕۆژە ئێستا پێم خۆشە یەکێک لەو خاوەنکارە لێ هاتوانە کە ئەمڕۆ لە مەراسیمەیە بەشدارە با بڵێن لە دەرچووی پەیمانگای تەکنیکی کوردستان لە دەرچووە یەکەمەکانی ئەو بەشانەیە کە لە پەیمانگای تەکنیکی کوردستان بەشەکەی تەواو کردو و ئێستا خاوەنکاری خۆیەتی پەیمانگایەکی تایبەت بە خۆی کردوێتەوە و لە هەمان کاتە چەندین کەسیش یاخود چەندین گەنجی تریش لە نێو ئەم پەیمانگایە کار ئەکەن بابزانین چۆن بیری لەم هەنگاوە گرنگە کردوێتەوە وەکو گەنجێک ئەچینە لای زۆر بەڕێز ڕێدیار حسێن کە بەڕێزیان خاوەنکارن لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان نابێت کاک ڕێدیار سپاس بۆ ئامادەبوونە سڵاوت لێ بێتەوە کاتت باش بێ هەر با لەوە دەست پێ بکەم ئەگەر جەنابێت ئەرکێشی دەستە خۆش بە سپاس با لەوە دەست پێ بکەین وەکو خاوەنکارێکی لێ هاتوو سەرەتا تەبان من دەستخۆشیت لێ یەکەم سپاست ئەەکەم کە لە مەراسیمە ئامادەی و دوجاریش هاندانێکی باش بێت بۆ تەواوی فێرخوازان و گەنجانی دیکەش پێم بڵێ مەراسیمەکە چۆن ئەبینی سەرەتا بە ئەم پرسیارە بکەین سەرەتا سڵاو لێەوە سپاس بۆ کەناڵی کورساتیش کە بۆ ئەم بانگێژنامە هاتووە ئەمە بەڕاستی زۆر گرنگە بۆ گەنجان کە گەنجێک کە سێرەکەی ئەتوانین بڵێن ڕۆژانە ئەچێتە سەر جادە یان داوای مافی خۆیەکە ئاڵێ من دانەمەزراوم یان کۆمەڵی لەم بابەتانە ئەخاتە ڕوو ئەمە واگەێنێ کە تۆیەک وەکو گەنج دەتوانی لە هەر کارێکا بتەوێت لە هەر بەشێکا بتەوێت ئەتوانین سەرکەوتوو بیت ئەم وەکو بابەتی ئەمی ئەم ڕێزلێنانە دەستخۆشیان لێکەین چکەمە کارێکی زۆر باشە بۆ ئەوی کە ئەو فێرخوازانە کە بتوانن لە کۆتایی ئەم دۆرچوانی ئێستاش چاو لە ئێمە بکەن و کە بتوان سەرکەوتوو بن. زۆر باشە کاک ڕێدیار پێمان بڵێ ئامانجی بەڕێستان چییە لە بەشداریکردنتان لەم مەراسیمەیە بەجیاواز لەوەی کە وەڵامی پرسیاریەکەمم دەستکەوت پێم بڵێ بەشەکەی تۆ کە تەواوت کرد لە پەیمانگا ڕاستەوخۆ دەستت کرد بەوەی کە هەڵد و ماندووبوونی خۆت بە دوای کارە بگەڕێ بە دوای ئەوەی کە لە بەشەکەی خۆتا خزمەتێک بگەینی بە کۆمەڵگاکەت ئەمە چۆنی بوو؟ سەرەتا وەکو پەیمانگای تەکنیکی کوردستان ئەمە لەلایەن چەند خوێنکارێکەوە بوو باشە کە 40 خوێنکار بوو لەم 40 خوێنکارە دەکەس لای ماڵبژێرە ئەم دەکەسەش تەبان بەپێی لەسەر چەند ستێبێ بۆ کە پەیمانگای تەکنیکی کوردستان خۆیان گرنگیان پیاوە یەکێک لەوانە بۆ نمونە ئەوەیە تا چەند تۆ ئەو بەشی کە تاوت کردووە کە ئەم ئێستا ئەم هەلی کارەت هەیە پەیوەندی بە بەشەکەت هەیە ئێمەش وەکو من وەکو خۆم وەکو کە بڵێن ئێستا پەیمانگامانەیە باش ئەم پەیمانگایە کە بۆ خولی زمانە کۆمپیوتەرە بەهێزکردنە وانەکانی خوێن نەگرێتەوە مخۆم لێرە بەشی ئایتیم تاوا کردو باشە بەشی ئایتیش کە ئێمە ئێستا لە ناو ئیشەکەمان کە خۆی بینێتەوە بەشیشی کۆمپیوتەرمانەیە کە ئەتوانین بڵێن سەرەکیترین بابەتە و کە کۆمەڵێ ئەتوانین بڵێ هەم مامۆستا ئیسپادە
سفادەمان لێکە هەم خوێنکاریش سفادەمان لێکات. زۆر باشە. دو پەیامە چی ئەبێت بۆ تەواوی فێرخوازان گەنجان کە بتوانن لەسەر پێکانی خۆیان بۆستن؟ ئەمە پرسیارێکی هەمیشەی منە لە تەواوی گەنجان یەکەم تایبەت بۆ بوارانی کە تایبەتە بە خاوەنکار بۆ ئەوەی لە ڕنج و ماندووبوونەکانی خۆیان هیچ کات پاشگەز نەبنەوە یاخود بەردەوام هەوڵ بن. پەیامی تۆ چی ئەبێت لێرەوە کە ئەمڕۆ بە تەواوی فێرخوازانی ڕابگەێنیت بتوانین لەمڕۆ دەست پێ بکەیت؟ یعنی ئەڵێ کارێکت کە کرد لەمڕۆ دەست پێ بکە بۆی دوانەکەیت و بتوانی خاوەنکاری خۆت بێت. ئەوەی کە گرنگە خوێنکاران ئەمانی کێسە تەواویان کردو یاخود ئەوەی کێسە تاویەکە خاڵێکم ئەوەی کە زۆر ینی ئەتوانین بڵین مەترسن ئەمە ترس زۆر کێشەیە بەڕاستی کە خوێنکارێک کە بترسێت حتممە سەرکەوتو نابێت ئەگەر لە پرۆسەکە بێ یاخود دوای پرۆسەکەش بێت باشە ترس گەورەترین شتە و دووەم جاری وایە ئەم قۆناغە لەبار نییە کە بۆی ئەم بزنزدانی دەی من لە قۆناغی بابەتی کۆرۆنا ئەم کاری خۆم دەست پێ کرد و سەرکەوتوش بووم یعنی بۆ مەزانەی ئاین دەور و پشتەکە جاری وایە ئەگەر ڕەنگە بیرکردنەوەی نەگەتیفانە بێت ئەمە زۆر خراپە تۆ بێ لەو کەسانە دوورکەویتەوە و دایما حتمما ینی شۆم لە گەشتبین بە و مەوەستە ئەوەی کە گرنگە دواتر نەترسیت ئیشڵا پشت بەخوا سەرکەوتەوە. سپاس بۆ خاوەنکار ڕێزیار حسێن، سپاس بۆ وتەکانی بۆ ئەوەی کە بۆ نمونە تەواوی فێرخوازان و تەواوی گەنجانیش لە دەرەوەی پەیمانگا و تەواوی زانکۆکان بتوانن کاری تایبەت بە خۆیان بدۆزنەوە یاخود ئەگەر هاتوو بەشێکیان تەواو کرد لە نێو پەیمانگا و زانکۆکانە لە دوجارە بتوانن خاوەنکاری خۆیان بن هەوڵی خۆیانی لەگەڵا بن تاوکو لە داهاتوە خزمەت هەم بە خۆیان هەم بە تاوی کۆمەڵگاش بگەێنن